ئەمە پرسەی هەردوو شەهید ئیسماعیل محەممەد و ئاراس سەمینە لە قەزای سەی سادق کە شەوی ڕابردوو لە پێناو پاراستنی خاکی پیرۆزی کوردستان لەگەڵ سێ پێشمەرگەی دیکە لە ناوچەی تەپی تەڵان لە سنووری کڵۆجۆ شەهید کران. شەهید باوکی 5 مناڵە، 3 کچ و 2 کوڕی لە دوای خۆی جێهێشتووە لە میحوەری کوڵەجۆ لەوێ شەهید کراوە. هێزەکانی داعش هەڵیان کوتاوەتە سەر ڕێبایەکمان و چەند برینارێکمان هەبوو لە ڕێبایەکە، ئەمانیش بەدەمچوونەوەیان کردەوە بۆ ڕێبایەکان بڵێن کە برینارەکان ڕزگار بکەن و بیان گێنە نەخۆشخانە. دیارە لە ڕێگا عەبوویەکیان پیا تەقیوەتەوە و تووشی ئەم کارە ساتە بوون کە ئیسا بە چای خۆتان نەیبینن. وەڵاهی ئێمە شانازی پێوەکەین لە پێناوی کوردستانە شەهید بووە، لە ڕێگەیەکی پیرۆزا شەهید بووە. لە ڕێبایەکی بەرامبەریان شەڕ بووە کە بنینار هەبوو، ئەمانیش غیرەتیان وا قبوڵی نەکردووە کە دەچن بە دەمیانەوە. 11 پێشمەرگەی تیا بوو چوون بە دەمیان و 6یان چوون، 4ەکە لەگەڵا 4 ماوەت و ئەم 6 کە چوون مالەسەف 2 برینداران گوێزاوەتەوە هاتوونەوە گەڕانەوە، ئەمیان لەبەسەر هاتووە. دوای هیچ کەس نەچوو بە دەمیانەوە. یعنی بۆ شایەکی گەور هەیە بەڕاستی لە خوارەوە لە کڵۆجۆوانە، ینی ئاوا چۆنە باری بەڕاستی دا لە سەرکردایەتی سیاسی کوردەکەین بەڕاستی ئەمە جارە نیە و دوانی، ینی بەڕاستی ئاوڕێک بن و لەو شوێنانە، ینی بەڕاستی تاوا باز جەرگی ئەو خەڵکەت نەسووتێ. لە ئەنجامی هەرشێکی ترسنوەکانی چەتەکانی داعش بۆ سەرهێزی پێشمەرگا لە سنووری کوڵەجۆ 5 پێشمەرگا شەهید کران و 4 پێشمەرگەی دیکە بریندار بوون. بنەماڵەی شەهیدەکان جیاواز لەوەی شانازی بە خوێنی شەهیدەکانیانەوە دەکەن، داوای تونند و تۆڵکردنەوەی سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیە دەکەن کە کەوتوتە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکان تاوەک چیتر چەتەکانی داعش نەتوانن زیان بە هێزی پێشمەرگە بگەێنن. سەڵات جەمیل، کورسات نیوز، سەی سادق.